بەڕاستی کێشەی من ئالێرۆ دەست پێکات کە من خۆم فەرمانبەرم لە دایرەیەک بووم، بەڵام بەهۆی کۆمەڵێک ئیشکالی کەسی خۆم فەرمانگەکەم گواستەوە بۆ شوێنێکی تر، ڕوون لە فەرمانگەیەکی تر کرد کە چوومە ئەوێ. طبعاً کۆمەڵێک کەسی نوێ ئەناسی ئەو بەشەی کە من تیا ئیشمە کرد. پیاوێکی تیا بوو من یەکەم جار نەشم زانی کە ئەو پیاوە هاوسەرگیری کردووە، چکە ئەڵقەوشتی لە دەستانە بوو. بەڕاستی زۆربەی ئیشەکانیشم لەگەڵ ئەوە بوو، زۆربەی تەرچوونەکانم لەگەڵ ئەوە بوو. بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵ بووین بەیەکەوە، ینی یەکەم جار هەروەکو هاوڕێ خۆ دەزانی کە لە شوێنەکە ئیشەکەیت وا ئەخوازێ بەهۆی ئیش و کارەکانتەوە پەیوەندیەکی باشە هەبێت لەگەڵ چاردۆرەکەتە. منیش هەر یەکەم جار بەو نیەتەوە بەیەکەوە بووین بەردەوام. زۆربەی دەرچوونەکانیشمان وای ئەیخواست کە بەتەنیا بین، وا ئیشەکەمان بەو شێوەیە بوو. ڕاستی لێت ناشارمەوە کە بە جۆرێک لە جۆرەکان هەستێکم هەبوو بۆی، یعنی خۆشمەویست. بەڵام دوایی کە زانیم ئەمە هاوسەرگیریشی کردووە، بەڵام ئەویش بە هەمان شێوە ئەو هەستەی هەبوو بۆ من، ئیسیجابەی هەبوو و ئیتر چۆن چۆنی بوو دەست پێشخەریەکە من بمیان ئەو بوو. وەلحاصل یعنی ئێمە پەیوەندیەک دروست بوو لە نێوانمانە، یەکترمان زۆر زۆر خۆش ئەویست، بەڕادەیە کە ئەو هەموو نهێنی ژیانی خۆی لە لای من دەرکاند. ئەو ژنی هەبوو خاوەنی 3 مناڵیش بوو. زۆر جار گلەی و گازەندەی ژنەکەی لە لای من باس ئەکرد کە هەنێک جار باش نییە بۆی، هەنێک جار پێویستیەکانی وەکو خۆی پڕ ناکاتەوە، یان زۆر جار ئەیوت خەونی من تۆ بوویت، یعنی هەر لە سەرەتاوە خەونی من تۆ بوویت، بەڵام من لەو کاتەیە تۆم نەناسیەوە، خۆزگە زووتر تۆم بناسیایە کە بۆ ئەوی هاوسەرگیریم لەگەڵ تۆیا بکردایە. ئیتر ئەم پەیوەندیە درێژەی کێشە نزیکەی 7 مانگ هەر ئاوا بووین. بەڕاستی عنی ناخۆش بوو کە بەو شێوەیە من هەر ئاوا بمێنمەوانێت، چکە من کچێک بووم، زەواجم نەکردبوو و خەڵکی تریش پێیان ئەوتم، وای لێ هاتبوو ماڵەوەش خەریب بوو، یعنی گومانیان لێ ئەکردم تۆ بۆچی ڕازی نابی، چکە من تەمەنێکی مناڵ نەبوو، تەمەنێکم ینی سەر و بە کورتێکی 37 ساڵ بووم تەمەنم، یعنی ئەوە نەبوو بڵێ مناڵێک بوو چاوەڕێ بکەم جارێ خوێندنەکەم تەواوکەم یان شتێک. ئیتر پێم وتم من لەو تەمەنێکانیم دانیشم، یعنی هەر چاوەڕێ بکەم و ئەمانە. تۆ ئەگەر نیەتت ئەوەیە کە زەواج لەگەڵ منا بکەی بەڕاستی بیتە داوام و هاوسەرگیری بکەین، ئەگەر نا من ئەبێ کۆتایی بم پەیوەندیە بێت، چکە خۆش نییە بەڕاستی. ئیتر فترەیەکی زۆر هەر بە هەر بیانویەک هەر جاری بیانویەکی ئەهێنایە و ئەمانە، بەڵام بەڕاستی ویستی هەبوو کە هاوسەرگیری لەگەڵ منا بکە، بەڵام ڕێگریەکە ژن و مناڵەکەی بوون. بەمەرجێک کۆتا بڕیار ئەوە بوو کە پێی گەیشت، بەمەرجێک ڕازی بوو کە هاوسەرگیری بکەین بەو مەرجەی کە ئەبێت ئەم زەواجە نهێنی بێت بە هیچ شێوەیەک هیچ کەسێک نەزانێت. طبعا ئەم بڕیارە بوو بەلای منەوە بۆ خۆم خۆش بوو، یعنی کێشە نەبوو، ئەلموهیم من هەر زەواج بکەم لەگەڵ یا، بەڵام یعنی تۆ ڕازی بووی کە بەنهێنیش بێت زەواج بکەی لەگەڵی. بەڵێ، بەڵام ماڵی باوکم، دایکم، خوشکەکانم، یعنی کەس ڕازی نەبوو، هیچ کەسێکیان ڕازی نەبوون بەم هاوسەرگیریە بە هیچ شێوەیەک. بەڵام خۆم زۆر مستیر بووم، ماوەیەکی زۆریش مایەوە ئەو بابەتە لە ناو ماڵی باوکمە، بەڵام دوجار ئیتر هەرچۆنێک بێ ڕازیم کردن، وتم من هەر زەواجی لەگەڵاکەم لەبەرەوەی ڕاستەکەی نیەتی منیش ئەوە بوو کە هەرچۆنێک بێت زەواجی لەگەڵا بکەم. ئیتر دوای ئەوە بابەتەکە کەشف ئەبێ کەشف نابێت، گرنگ ئەوەیە من گەیشتم بە خۆشەویستەکەی خۆم. بەڵام کێشەکە ئالێرەوە دەست پێکا کە ئێمە زەواجمان کردووە، من نزیکەی ساڵێکە بێبەیەکەوە ئەژین، بەڵام تریفەخان زەواج یعنی سکونەت، من ئەو سکونەتەم دەست نەکەوتووە، هیچ ئاسوودە نیم، وەکو هاوڕێکانم کە زەواجەکەن ناتوانن لەگەڵ بە ئازادانە، من ناتوانم لەگەڵ یا بچمە دەرەوە، ناتوانم بچم بازاڕێ بکەم، ناتوانم سەفەرێ بکەم.